بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین ئەچینە شاری کەرکووکی خۆشەویست نۆیەمین خولی فستیڤاڵی یاخۆت نێودەوڵەتی شانۆی شەقام دەستی پێ کردووە. نۆ خولە ڕاتێ بەم خولەوە نۆ خولە کە شانۆی زۆر تایبەت و میوانی زۆر تایبەت و نەرمەندی زۆر تایبەت بانگێش دەکرێت هەم خەڵات دەکرێت هەم شانۆکان لە چەند پۆینتێکی شاری کەرکووک بە بەرچاوی هاوڵاتیانەوە نمایش دەکرێت. باس لە بەڕێوەچوونی فێستیڤاڵەکەکەین گرنگەکەی بۆ کەرکووک چییە؟ ئەو نەرمەدە دیارەکانی وانەی ئەمساڵ خەڵات کران چێ بوون لەسەر چ بنەمایەک هەڵبژێردران، کۆتایی فستیڤاڵەکە چۆن دەبێت، ئەم نمایشە شانۆیانە خەڵاتیان لەسەری هەیە یان نییە، نمایشەکانی تری پابند بە فستیڤاڵەکە چین بۆ نمایشی بووکەڵا بینم ساڵانە هەموو ساڵە ڕۆیشتم ئەم ساڵ نەبێ من هەڵپەرچی تایە کۆمەڵک چالاکی جۆرا و جۆری میوزیک و گۆرانیشی تیا هەمووانە باز دەکەین بە میوانداری زۆر بەڕێز هاوار فارس ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری فستیڤاڵ خاتوەوار سڵاو لێبێ. بانیت باش خاتوەوار با لەوە دەست پێ بکەین یەکسەر ئەم ساڵ جیاوازی چی بوو لەگەڵ ساڵەکانی ترا لە فستیڤاڵەکە؟ بەڵێ سڵاوتان لێبێت، سڵاو لە کورساتی ئازیز کە سپۆنسەری میدیایی نۆیەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی کەرکووکە هەڵبەت ئێوە ڕۆڵێکی گرنگتان هەیە لە سەرکەوتنی ئەم فستیڤاڵە کە لە خولەکانی ڕابردوودا سپۆنسەری ئەم فستیڤاڵە جوانەی کەرکووکتان کردووە و بۆ ئەم ساڵیش خۆشبەختانە پشکی شێر بەر ئێوە کەوتووە و بەتوانیتانە شەرەفی ئەومان پێبەخشن کە سپۆنسەری میدیای فستیڤاڵەکەمان لە ئەستۆ بگرن. دیارە جیاوازی ئەم فستیڤاڵە لەگەڵ خولەکانی پێشووترماندا ئەوەیە کە ئێمە ئامانجمانە خولەکان با بڵێن فراوانتر بکەین بە بەشداری وڵاتە جیهانیەکان هەم لە ڕووی کوالێتی بۆی کە باشترین نمایش و باشترین هونەرمەندەکان بینە کەرکووک و ئاڵوگۆڕی کولتوری خۆیان بکەن و کار و نمایشە شانۆیەکانیان ببینین. بۆ ئەم ساڵ بە بەشداری 15 وڵاتی جیهانی خۆشبەختانە توانیمان فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک دەست پێ بکەین کە 20 نمایش لەخۆگرێت، نمایشی شانۆی شەقامی گەورە، نمایشی شانۆی شەقامی مناڵ. ئێمە هەمیشە گرنگی بەم دوو جۆرە شانۆیادەین واتە ئەم ساڵ نمایشی شانۆی مناڵمان جیا کردوێتەوە لە نمایشی گەورە هەموو ساڵەتیای بوو هەواریان ئەم ساڵ جیاتان کردوێتەوە نمایش لەخۆگرێت بۆی مناڵان و خوێندکارانش. بەڵێ بەگشتی ئێمە چەند ساڵێکە بابن لەم 3-4 خولی ڕابردووە کارەکەین بۆی شانۆی مناڵیش ئەمە بێتە هاندانێک بۆی مناڵی شانۆی لا خۆشەویست بێت. بەڵام بۆ ئەم ساڵ شوێنەکانیشمان یاخود بڵێن ئەو بینەرەی کە سەیری نمایشی شانۆی مناڵی شەکەن تایبەتە بۆ جیهانی کە خۆیانی تێدان واتە ئێمە خوێندنگەکانیشمان بێبەش نەکردو، خوێندکارانمان بێبەش نەکردو بۆی بزانن شانۆ چیە و شانۆی شەقام چییە تاکوهانی ئەوانش بدا لە دوا ڕۆژدا ئەم بەهرەیان تێدا دروست ببێت و ببنە هونەرمەند و لەم بوارەیە ڕۆڵ ببینن کار بکەن. بەدەر لەما کاک ئاری ئێمە دوێنێ بە ئامادەبوونی وەزیری ڕۆشنبیری حکوومەتی یاریمی کوردستان بەڕێز حەمەد سەید و بەڕێز ئاسۆ مامن سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان کاک ئاسۆ فستیڤاڵەکە لە ژێر چاودێری ئەوان و هاوکار و سپۆنسەرێکی جدی ئەم فستیڤاڵان بە هەمان شێوە بەڕێز ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک و کۆمەڵێک لە لێپرسراوانی حزبی حکوومی و ئەستێرە دیارەکانی بواری شانۆ و سینەما و درامای جیهانی و ئەو کەسانشی کە هەواداری شانۆی شەقامن لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک و لەو کەرنەڤاڵە مەیدانیە کە لە گەڕێکی شۆرجەی کوردانەوە دەستمان پێکرد فستیڤاڵەکەیان ڕازاوەتر کرد بە شێوەیەکی مەیدانی تاکو سەنتەری ڕۆشنبیری کەرکووک هاتین بەو درێژایە کە ئەزانم جەنابتان شارەزای کەرکووکن لە شۆرجەوە تاکو سەنتەری ڕۆشنبیری تەواوی شەقامەکەمان پڕ کرد و لێوان لێو کرد لە نمایشی جۆرا و جۆر کە پێکاتە بوو لە نمایشی شانۆی شەقام و گروپی هەڵپەڕکەی هونەرە میلەکانی سلێمانی تەواجدیان هەبوو و نمایشیان پێشکەش کرد. زۆر سپاس دانەخان. بە هەمان شێوە شانۆی با بڵێن بووکەڵە و سێرک و ئەمانە هەمووی بەشێک بوون لەوەی لا کەرنەڤاڵە جوانەکەی کەرکووکە
ببێتە دەستپێکی ئەم فستیڤاڵ. باشە خاتەوار باسێکیەوەمان بۆ بکە بوونی فستیڤالێک تایبەت بە شانۆ بێ و هەروەها فستیڤالەکە نێودەوڵەتی بێت ئەمە چ گرنگیەکێ بێت بۆ قودسی کوردستان و کەرکووکی عەزیز؟ بەڵێ خاتوولانە دیارە شانۆی شەقا با بڵێن بابەتێکی زۆر گرنگە بە تایبەت لەم ئان و ساتەی ئێستایە کە تەواوی با بڵێن کوردستان تا ڕادێک شانۆ تێیدا کەم بۆتەوە شانۆ با بڵێن هەڵبەت لە ناو هۆڵە ئێستا تەنها کەرکووکە کە شانۆی شەقا مەکات و پێم وابێ ساڵانی پێشووتر بەداخەوە ئێستاکە و فستیڤاڵە جوانی دەربەندی خاوەستاوە لەوێش فستیڤاڵی شانۆی شەقام هەبوو بەڵام ئێستا ئەم فستیڤاڵە یعنی لێپرسراوان و سەرپەرشتیارانی فستیڤاڵەش ئەمە فستیڤاڵەکە بە گرنگ ئەزانن بۆیە هەمیشە پشتیوانی ئەم فستیڤاڵن تاکو و خولەکان بەبێ کەم و کوڕی بەبێ ئاستەنگەی بەڕێوە بچێت ڕاستە لە ڕووی مادیەوە ئەم ساڵ جیاواز لە خولەکانی پێشووتر کەمترین میوانمان هەبووە بەڵام ئەمانە کاری نەگرتە سەرەوەی کە فستیڤاڵێکی کوالێتی نەکەین یاخود بێتە بەربەست لە بەردەم جۆرێتی و باشترکردنی فستیڤاڵەکە ئەم فستیڤاڵە گرنگە لەبەر ئەوەی خاتوولانە ئەوەیە کە ئەچێتە ناو خەڵکەوە یعنی ئەو بابەتانەی کە شانۆکاران لێرە هەڵێ بشێرن و نمایشەکەن پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە بەشێکیان بۆ دڵخۆشکردنی ئەوانە بەشێکیان لە ڕووی بیرۆکەوە بۆ ئەوەی کە باسی کێشەیەکات و لەگەڵ بینەرە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە واتە تەواوی بابەت و بیرۆکەی نێو ئەم جۆرە نمایشە لە شەقامدا پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی خەڵک بابەتێکە هەنووکەیە واتە ئێستا کاری لەسەرەکەن بابەتێکە زیندووە وەکو ئەوە نییە کە چەند مانگێک بێتەوە بۆ نمایشێکی شانۆی هۆڵ ئامادەکاریت کردبێ و بۆ بینەرێکی دەستە بژێر نمایشی بکەیت هەم لە ڕووی بینەریشەوە بینەری نمایشی شانۆی شەقام جیاوازە ئەبینین کرێکاری لێ خەڵکی هەژاری لێ دەوڵەمەندی لێ چێ بەسەر شەقامەکەیە تێپەڕە بێت باشە هەوار تۆ بۆ خۆت بەژاری چەندین شانۆت کردووە یعنی من دەمێ پرسیاری ئەوە بکەم جیاوازی ئەو بینەری کە لە شەقام تەماشای کارەکانی تۆکار لەگەڵ نێو هۆڵێکی بێدەنگ و داخرا چونکە لە دەرەوە ئیسا هەر لە پشتی تۆوە دیمەنەکانە بینین لەو پێما بە لە بەردەم نەخۆشخانەی ئازادیش لەوێ نمایشێکتان هەیە هەرە و دیمەنەی کە لە پشتی تۆوە ئەڕوات جیاوازی هەیە ئەو کاری تێکەرە دەنگیانە یان ئۆتۆمبیل ئەڕوات ژاوە ژاو کاریگەریان لە گەاندنی ناوڕۆکی پەیامی شانۆکە نییە؟ بەڵێ کاگاری هەڵبەت نمایشی شەقام لەگەڵ هۆڵا زۆر جیاوازە وەک باسم لێ کرد هەم لە ڕووی بیرۆکەوەم لە ڕووی بینینەوە و بۆ ئەو ئەکتەر و کارکتەرانی کە لە ناو شانۆکە شادەورە بینین تا ڕادەیە قورسە لەبەرەوەی ئەبێت کۆنتترۆڵی تەواوی ئەو جوگرافیایی کە نمایشەکەی تێداکەن کۆنتترۆڵی بکەن هەم لە ڕووی جەستەوە هەم لە ڕووی دەنگەوە هەم لە ڕووی ئەو پێرفۆرمانسی کە کارە شانۆیەکەی تیاکەن ئەمە تا ڕادەیە قورسە بتوانانی چۆن کۆنتترۆڵەکەیت و ڕەنگە کەسێکی با بڵێن بەخشراو هەبێ بێ نمایشەکەت لێ تێک بدا ئەبێ ئەو شانۆکارە ئەو نەبوێری هەبێ ئەمن ئامادە سازی تیاابێ بتوانێت چۆن ئەو کەسە بەخشراوە کۆنتترۆل بکات ئەو پەککەوتەیە کۆنتترۆل بکات تاکو 20 دقا یاخود 15 خولەکێک بە دیار نمایشەکە و بە بێدەنگی بۆسێت بتوانێت ئاوێتەی نمایشەکە بێت بۆی زۆر زۆر قورسە ئەگەر بە تەواوی ئەم ئەزمونە نەکەیت زەحمەتە بتوانانی لە شەقامدا نمایشێکی لەو شێوانە پێشکەش بکەیت کە ئێمە لە خولەکانی پێشووتر هەبینیمان و ئێستاژە بینی کە کۆمەڵێک گروپی بە ئەزمون لە شانۆی شەقامە هاتوونەتە کەرکووک لە شوێنە گشتەکانی کەرکووک و لە زانکۆی کتاب و لە تەواوی کوچە وڵانەکانی کەرکووکان نمایشەکانیان پێشکەشەکان باشە خاتوار باسێکیەوەم بۆ بکەویستوتانە لە ڕێگای ئەم شانۆی شەقامانەوە زۆرتر چ پەیامێک بگەێنن بەو کەسانی کە بینەری ئەو شانۆگەریانن زۆرتر پەیامەکان و دەقەکان خۆی لە چ بوارێک کابینیەوە؟ بەڵێ لانەخان ئێمە بۆ ئەمساڵ ئەگەر بێت و باسی پەیامی فستیڤالەکەمان بکەین یاخود دروشمی سەرەکی ئێمە ئەوەیە کە بۆ ئەمساڵ شانۆ پەیامێکە بۆ سەقامگیری ساڵانی پێشتر جەختمان لەسەرەوە کردەوە ئاشتی و پێکەوە ژیانی ئەندروشمەکانمان ئەمە بوو ئێمە هەمیشە وەکو شانۆکاران بە تایبەت شانۆکارانی کورد لە کەرکووک هەمیشە دەست پێش خەرین بۆ ئەوەی کە ئەم پەیامە جوانانە لە ڕێی کارە شانۆیەکانمان لە ڕێی فستیڤالە هونەریەکانمان ڕەنگ بداتەوە بۆ ئەم ساڵ
بە هەمان شێوە لەسەر ئەم دروشمە یاخود لەسەر ئەم پەیامە کارمان کردووە کە بڵێن کەرکووک شارێکە سەقامگیرە لە ئێستادا. کەرکووک شارێکە هەمیشە پێکەوە ژیانی ئاشتیانی لاپەسەند بووە و شانۆکارانیش ئەمە با بڵێن ئەمە لە ڕێکارەکانیان بەکردار ڕنگدانەوەی هەیە. ئێمە ئەمانەوەیە کللتوری خۆمان کورتوری گەلانی دیکە بینە شارەکەمان و ئاوێتی بکەین کەلتور و فەرهەنگی یەکدی بناسین بزانین ئاستی شانۆیەک لە ئەڵمانیا چۆنە ئاستی شانۆ لە کەرکووک چۆنە ینی هەموو هونەرمەندان ئاگدار بن لەو گۆڕانکاری ڕەوتە هوەریە کە لە سەرتاسەری جیهانە هەیەەوە کە ئەڵێن شانۆ زمانێکی جیهانیە هەمومان بە شێوازێک یاخود پەیامێکی ئینسانی پێشوازی لەو پەیامە بکەین کە بڵێن بەڵێ شانۆ پەیامی ئاشتی و پێکەوە ژیانی هەیە شانۆ با بڵێن پەیامی ئاشتی و سەقامگیری هەیە و ئەمەش هەموو لە فستیڤالەکەدا لە ڕۆژانی لە هەستی ڕۆژی فستیڤالەیە بە جوانی جەختی کردو. هاوارخان ئەم ساڵ پێم وابێت چەند ئەکتێرێکی دیاری بواری شانۆ و دراما و لە تەنانەت فیلمیش خەڵاتیان کرا ینی تای بوو ئايات ڕازی عێراقی ئەستێری سوپەرستاری عێراقی جعفەر دەحقان پێم وابێت خات و هێر و حەسیب قەرەداغی وابزانم کۆمەڵێک لە ئەکتەری زۆر دیار بوون ئەمانە خەڵاتیان وەرگرەتانوێ لە ڕێگەی ئەم خەڵاتانەوە چی بە هونەرمەندانی شانۆکار بڵێن. ئاکاگاری ئێمە ئەمە کردومانە تەنەریتێکی ساڵانە کە لە ڕێ ئەم فێستیڤالەوە ڕێز لە ئەزمموی چەند ساڵە یاخود ئەو ئەزمونە دوور و درێژی کە شانۆکارانی جیهان یاخود ئەستێرە دیارەکانی بواری شانۆ سینەما بە بینەرانیان بەخشیوە یاخود خزمەتێکیان بە بوارانە کردووە ئێمە بە خەڵاتی زێڕین ڕێزیان لێ بگرین. بۆ ئەم ساڵیش هەریەک لەو هونەرمەندانی ئاماژەر پێکرد ئەگەر من بە دەقیقی ناوەکانیان بهێنمەوە هونەرمەندی دیاری سینەمای ئێران جعفەر دەحقان و ڕۆڵی درامای حەزەتی یوسف پۆتیڤار و سوپەرستاری کورد کاکشوان عەتوف و دکتۆرە نیگار بەڵێ بێگومان بەڵێ لە درامای یارانی ئەشکەوتش جەعفەر دەحقان ڕۆڵی ماکسیمیلیانوسی هەبوو و ئەیاد ڕازیش هەمووان ئەیناسن کە ئەکتەرێکی کۆمیدی بواری با بڵێن عێراقیە سۆپەرستاری کورد شان عەتوف کە هەموو کورد شانازی پێواکات دکتۆرە نیگار حەسیب قەرەداغی کە لەو شانۆکارە جدیانەی ئێستا قوتابخانەیەکی هەیە لە شاری ڤێنا کە با بڵێن وەکو تاقیگەیەک شانۆکار بەرهەمێنن لەگەڵ مامۆستا شەماڵ ئەویش لە درامای ئینشاڵڵا ڕۆڵێکی سەرەکی هەبوو. کاک فەرشید گەوێڵی بە هەمان شێوەیەکی کرد لە شانۆکارە بەڵێ ڕۆڵی هێرۆی ئەبینی خوشکی مامۆستا هێمن بوو کە یەکێکە لەو درامانی کە هەمیشە بۆ ئێمە شانازیە و لە یادەوەریمان بە زیندوی ماوەتەوە و کاک فەرشید گەوێڵی کاک ئاری یەکێکە لەو هونەرمەندانی کە ڕۆڵی سەنجەرخانی لە شاشە جوانەکەی کورسات ئەبینی لە مانگی ڕەمەزانە دراما کە پێشکەشکرا ئەویش یەکێک بوو لەو ئەستێرانەی کە لە فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی کەرکووک خەڵاتی زێڕینی فێستیڤاڵەکەمان پێشکەشکردن. ئێمە ویستمان لەمەوە پێیان بڵێن هەوڵمان بوونی ئێوە لە بەرچاو گیراوە بۆیە فێستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک ڕێستان لێنێت. ئێمە لە خولەکانی داهاتوشدا کۆمەڵێک یاخود پۆلێک هونەرمەندی دیکەی جیهانی بەسەرەکەینەوە و هیچ کات توانە و ماندووبوونی ئەوان لە یاد ناکەین. زۆر باشە خات و هەواروەکو کۆتا پرسیاری من پێم بڵێ بابزام لە فێستیڤاڵەکەیە چ شتێکی تر ماوە کە پێشکەش بە ئامادەبوانیەکان چ بابەتێک ماوە کە ئەمڕۆ قسەمان لەسەر نەکردبێ و گرنگ بێ. ئەوڵێ خاتولانە ئێستا نمایشە شانۆیەکان بەردەوا من هەر لەم کاتێک ئێستا من ئەم ڕاستە خۆی لەگەڵ ئێوە ئەنجامەدەم لە زانکۆی کتابکایەکێکن لە سپۆنسەرەکانی فێستیڤاڵ بەشێک لە نمایشەکانی شانۆی گەورە لەناو ئەو زانکۆیەدا پێشکەشەکرێت سەر لە ئێواری ئەمڕۆ دەوروبەر کاتژمێر 3 ئێوارە بەشێکی دیکە لە نمایشەکانمان ئەچێتە سەر قەڵای دێرینی کەرکووک
بۆی هەم ببێتە با بڵێن سەردانێکی مەدانی تاکو ئەو میوانانە قەڵای دێرینی شارەکە ببین و لە ڕووی مێژەوە بتوانین سوودێکیان پێ بگەین و زانیارەکانیان پێ بگەین و لە هەمان کاتیشدا بتوانن کارە شانەوەیەکانیان لەنێو ئەو قەڵاجانی کەرکووکدا کە بەداخەوە تا ئێستا با بڵێن تا ڕادەیەک خاپور بۆ بەڵام هەوڵێکەیە بۆ نوێژەنکردنەوەی زۆر باش هاوار دوا پرسیاری لە قەڵاکەدا بن و سبەینێ ڕۆژی کۆتایی فێستیڤالەکەیە باشە دەرفەتیان باسی ڕۆژی کۆتاییش بکەی بەڵام دوا پرسیاری منەوەیە ئەوەی کە بینیم لە پەیجی فستیڤالەکە فستیڤال تەنها نمایشکردنی شانۆ و خەڵاتکردن و چوزانم گۆرانی و هەڵپەرشێ و نمایشی بووکەڵە نییە بەڵکو لە پاڵ ئەمانەشە وەرکشۆپی شانۆیین بینی ئەوەش بەشێکە لە فستیڤالەکە یان پێش فستیڤالەکە ئەم وەرکشۆپان ناکرێ کاگاری ئێمە بۆ ئەم ساڵ وەرکشۆپەکانمان کردە چەند ڕۆژێک بەر لە دەستپێکردنی فستیڤال بۆی بتوانین حەقم بە وەرکشۆپەکە ببینن بدەین و لە ڕۆژانی فستیڤاڵیشدا زۆر سەرقاڵ نەبین و چالاکیەکان بەسەرێکە کەڵەکە نەبن. سێ وەرکشۆپمان هەبوو یەکێک لە وەرکشۆپانە بۆ هەردوو شانۆکاری جددی بواری شانۆ مامۆستا شەماڵ ئەمین و دکتۆرە نیگار حەسیب قەرەداقی بوو وەک ئاماژەم پێکرد بە ڕێزان لە نەمساوە هاتوونەتە کەرکووک لە پەیمانگای هونەرە جوانەکانی کەرکووک سەر بە بەغدا بواتە پەیمانگایەکە خوێندن لەو پەیمانگایەدا بە عەرەبیە یەکێک بوو لە وەرکشۆپەکانمان سەبارەت بە دەنگ و وێنە لە نێو نمایشە شانۆیەکاندا وەرکشۆپی دووەممان لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی ئازیز بوو کە هاو بەش بوون لەگەڵمانە یاخود بڵین هاوکارێکی دی ئێمە بوون بۆی وەرکشۆپە لەوێ بێت بۆ شانۆکارێکی بەلجیکی بوو کە دوێنێ بەرهەمی وەرکشۆپەکەیان لە یەکەم ڕۆژی فستیڤالەکەدا پێشکەش کرد و نمایشەکان چووە چارچێوەی پێشبڕکەی فستیڤالەکە سێم وەرکشۆپمان بۆ خاتونێکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ شانۆ نامنووسێکە بە ناوی خاتو تریفە کەریمیان لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ بەڕێوە چوو سێ ڕۆژی خایاند ولا کۆتا ڕۆژە بۆ هەر سێ وەرکشۆپەکەش بڕوانامەی ڕێزلێنان بەسەر بەشداربووانە پێشکەشکراوە بیرۆکە با بڵێن وەرکشۆپەکە ئێوە سەبارەت بە بیرۆکە و نووسین بوو لە شانۆی شەقامدا زۆر سپاس بە هەواڵ خۆی شانۆکار ینی بەدەست من باید پەیکارێکم بۆ جەنابیشە دروستە کرد لە بەرەوەی تۆشانی زۆر زیاتری لەوە یەکێکی لە ئەکتەرە هەرە دیارەکانی بواری شانۆ بە تایبەتی لە کەرکووک خاوەنی چەندین خاڵاتی نێودوڵەتی واکو باشترین ئەکتەر تەرەوە باسەوە ناکەم لە بواری شانۆە چێکێت و چی ناکەی لە بواری میدیاشا بێگومان یەکێکە لە ڕاگەن کارە سەرکەوتوەکان کچێکی بێر و چست و چالاک دەستخۆشی لەکەم سەرکەوتوو بیت دەستی دیارە لە بوارەکە دەستە خۆش بە من بەم پەیکارێکی بۆ